دواییش ئەوەیە کە ئێمە ڕۆژ لە دوای ڕۆژ لە پرۆسی هەڵبژاردننی گشتی پێشوەختەی عێراق نزیک دەبینەوە. لە دوو ڕۆژی جیادا پرۆسی دەنگدان بەڕێوە دەچێت کە ڕۆژی هەشتی مانگ دەنگدانی تایبەتە و ڕۆژی دواتریش دوو ڕۆژ دواتریژانی دەنگدانی گشتی ئەنجام دەدرێت. بۆ باسکردنی دەنگدانی گشتی ئێمە ئەمڕۆ میوانداری بەڕێز شەمێران سلێمان ڕاوێژکار لە دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردو. کاک شەمێران بەخێربێت و گانیت باش. با لەو پرسیارەوە دەست پێ بکەین جیاوازی ئەم جارەی دەنگدان بۆ هەڵبژاردننی عێراق لە چیدایەوە هاوڵاتیان چۆن بەرچاوڕوونیان هەبێ بۆ شێوازی دەنگدانەکە؟ بەڵێ دەستخۆش دیارە جیاوازێکی زۆر لە نێوان هەڵبژاردننی ئەم جارەواتە هەڵبژاردننی دەیدا لەگەڵ هەڵبژاردننی 12/5/2010 پەرلەمانی عێراقا هەیە. چونکە ئەم جارە بازنەکانی هەڵبژاردن زیاترن لە هەڵبژاردننی 2010 هەر سنووری کارگێڕی هەر پارێزگایەک بازنێکی هەڵبژاردن بوواتە لە 2010 هەموو سلێمانی یەک بازنەی هەڵبژاردن بوو، هەولێر بازنەیەک بوو، بەغا بازنەیەک بوو. بەڵام ئەم جارە بازنەکان فراوانتر کراون. هەموو عێراق ئێستا 83 بازنەیە. 83 بازنەی دەنگدانە لە هەر بازنەیەکە ئافرەتێک ئەڕوا بەپێی کۆتای ئافرەتەکان بازنەکان جیاکراوە. ئێستا پارێزگای سلێمانی لە جیاتی ئەوەی یەک بازنە بێ 5 بازنەیە. لەبەر ئەو اینجا فۆرمی دەنگدان لەگەڵ 2010 جیاوازی هەیە. هەر بازنەیەک فۆرمی دەنگدانی تایبەت بەخۆی هەیەواتە ئێستا سلێمانی بۆ نەمەرکەزی سلێمانی ئەکەوێتە دوو بازنەوە. بازنەی یەک کە ئێرە کوردساتیشی بەرەکەی لەگەڵ بازنەی دوو خوارەوەی سلێمانی. فۆرمی دەنگدانی ئەم دوو بازنەیە جیایە. ژمارەی کاندید لەگەڵ ژمارەی کاندیدی بۆ نمونە هەر لایەنێکی تر لە بازنێک و بازنەیەکی تر جیاوازە. ڕەنگە ئێستا بۆ نمونە لە بازنەی یەک لیستی هاوپەیمانی 4 کاندیدی هەیە، 25 کاک شاسوارە، 28 دکتۆر دانایە، 31 دکتۆرە نەرمینە، 32مان هەیە کاک شناسە. ئەم ژمارانەی کە لە بازنەی یەکی سلێمانی هەن لە بازنەی 5 سلێمانی جیاوازترن. واتە بۆ نمونە بەڵێ کاکڕەنج لێرە یان با بڵێن کاک شاسوار بۆی هەر کاندیدا ژمارە 25 ئەم ژمارە 25 لە بازنەیەکی تر کاندیدێکی ترە. ڕەنگە لیستێکی تر ژمارەکان لە بازنەکان دووبارە ئەبنەوە لە هەر بازنێکی ژمارەی کاندیدەکان لە ژمارەوە 20ەوە دەست پێ کاکشەمێرانسا کە لەگەڵ لەسەر شاشەی ئەوە هی گشتیە ئەوە هی تایبەتە. ئەمە هی تایبەتە زۆری جیاوازە دەنگدانی تایبەت لەگەڵ دەنگدانی گشتی چونکە وەکو پێشتر وتم هەر بازنەیەک فۆرمی تایبەت بەخۆی هەیە لە دەنگدانی گشتیە. ئێستا بازنەی 1 و 2 3 و 4 و 5 سلێمانی هەریەکان فۆرمی تایبەت بەخۆی ناو نییە ناویان نیە بەڵام ئەمەیان بۆ دەنگدانی تایبەتە گشتگیرە بۆ هەموو عێراق. بۆ گشتێکە چۆنە ئەویان ناوی تایە مەسەڵەن؟ بەڵێ بۆ گشتێکە ناوی کاندیدی تایە، ژمارەی زنجیرەی واتە کاندیدەکەی لەگەڵ ئەگەر سەربەخۆ بێ وێنەی خۆی، ئەگەر هاوپەیمانی بێ بۆ لۆگۆی هاوپەیمانەکەیان لۆگۆی لیستەکە. ئێستا بۆ نمونە ئەگەر ئێمە کاندیدانی هاوپەیمانی سیرکەین ژمارەی کاندیدەکە 25 کاک شاسوار وتمان 28 دکتۆر دانا 31 دکتۆر نەرین بەم شێوەیە اینجا ناوی پاشان لۆگۆی هاوپەیمانی کوردستانی لەسەرەکەەوە ئێوە بۆ خۆتان ماوەکی زۆرە بڵاویەکەنەوە. دەنگدەری هاوپەیمانی کوردستان بە تایبەتی کە دەنگدەری دوو لایانی سەرەکیە لە هەرێمی کوردستان کە ویژ یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕانە. ماوەی ڕابردوو کە دەنگیانداوە لۆگۆی حیزبەکانی خۆیانیان بینیوە، ئێستا لۆگۆی هاوپەیمانی دەبینن. ئەمە چۆن جیاب بکەنەوە بتوانن کە لە ڕاستیە ئەوە ئەکەوێتە سەر ئێوە ئەبێ ڕاگەیانەکان زیاتر ئەو لۆگۆیە بناسێنن بە دەنگدەرانی هەردوو حیزبەکە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانی. شکۆک و خۆت وتە لە ڕابردووە ئێمە یەکێتی وەکو لیستێکی تەنیا وەکو سەربەخۆ بەشداری کردووە لۆگۆکە ئارمی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لۆگۆ سەوزەکە ئەوەی گوڵەکەی لەگەڵ لە ناوایە. بزوتنەوەی گۆڕانیش لۆگۆیەکی نیلی و مۆمەکە بووە. ئێستا ئەم دوانە کە بووین بە یەک لۆگۆیەکی نوێمان هەیە. ئێمە پێویستە دەنگدەر ئەو لۆگۆیە بناسێتەوە، ئەو لۆگۆیی کە ئێوە ڕۆژانە لەسەر شاشەی کوردسات بڵاوەکەنەوە. باشە، هەرێک لە کاندیدەکان ژمارەیەکی تایبەت بەخۆی هەیە. ئەبێت دەنگدەر چی بکە پێشەوەی کە هەر لە ئێستاوە چۆن ئامادەکاری بۆ بکە بۆی کە ئەو ژمارەیە بناسێتەوە کە چۆ شوێنی دەنگدانەکە؟ بەڵێ دەنگدەری گشتی بەست بۆ هاوپەیمانی کوردستان. بەڵێ بۆ هاوپەیمانی کوردستانە ئەبێ یەکەم ژمارەی دەنگدەرەکە بزانێ،
ژمارەی دەنگدەرەکە چکە لە ناو هاوپەیمانی کوردستانی شایەمە چەند کاندیدی جیاوازمان هەیە اینجا لۆگۆکەی بناسێتەوە لەگەڵ ناوی کاندیدەکەواتە هەر سێ زانیاریەکە کە لەسەر فۆرمی دەنگدان هەیە بە تەسەسول ژمارەی کاندید ناوەکەی لۆگۆی هاوپەیمانی دەبێ ئەوە بناسێتەوە لە کاتی دەنگدانیشە ئەمە زۆر زەڕورە ئەبێ دەنگدەر قەڵەمی مۆرەکە ڕێک لە ئاستی ژمارەی کاندیدەکە دابنێ و یەک جاریش مۆری بکات واتە ئەگەر دوو جار مۆر بکواتە دوو کاندید هەڵبژێرێ کاندیدێک زیاتر هەڵبژێرێ ئەوە دەنگەکەی بەتاڵە بێت وایە نەچوێ بۆ دەنگدان و هیچی دەکرد ئەی باز دەکەی ئێستا ئەنووسە دکتۆر بەڵێ بازنەی لەسەر ئەنووسرێ بەڵێ لە سەری سەرەوەی فۆرمی دەنگدانەکە بازنەی بۆ نوێیەکی سلێمانی دووی سلێمانی ئینجاوەکو کاندیدەکان بە تەسەسول لە ژمارە 20 دەست پێکە تا کۆتاییسە بۆ نمونە لە سلێمانی 65 کاندیدمان هەیە لە 20 دەست پێکە تا کۆتایی لە هەولێر 50 ئەوەنەمان هەیە لە دهۆک 28 کاندید هەیە بۆ نمونە بەو پێ ئەو تەسەسولە لەکوێ کۆتایی هات ژمارەکە لەوێ کۆتایی ئەو ژمارانەی کە لە بازنەکان دووبارە بێتەوە کاک شەمێران ئەگەر هاتو نای بازنەکە ئێستا نەنووسێت ژمارەکە دووبارە سووتێت لە دەنگدانی گشتی هەمووی ناوی ژمارەی بازنەی لەسەر نووسراوە و هەر بازنێکیش فۆرمی تایبەت بە بازنەکەی خۆی بۆچ ئەوە جیایە لە گشتیەکە بەڵێ ئەمە لۆگۆکەی هاوپەیمانی کوردستانە کە لەسەری هەر یەکێک لە بڵێ ناوی کاندیدەکان لۆگۆکەش هەیە لەگەڵ ژمارەی کاندیدەکە بەڵێ بە ڕیزبەندی بەم شێوەیە ژمارەی کاندید ناوی کاندید پاشان لۆگۆی هاوپەیمانێکی باشە سەبارەت بە دەنگدانی تایبەت ئەوەی کە دوێنێ ڕوونیشکراوە هەر لە بەرنامەکەیە ئاماژە بۆ کە پارێزگاکە و بۆ هەڵەبژێرێ ئەنی پێتەڵێەوە بازنەکەش بۆ هەڵەبژێرێ بۆ دەنگدانی گشتی ژەروایە نا بۆ دەنگدانی گشتی وانێ وتمان لە هەر بازنەیەک فۆرمی تایبەت بەخۆی هەیە واتە کە تۆ لە هەر بازنەیەک بی کە ئەچی ئەو فۆرمە وەرەگری فۆرمی بازنەکەی خۆتە و پێویست بە هیچ ناکە هەر لەسەرەوە ئاماژەی پێکراوە بازنەیەکی سلێمانی اینجا ئەو کاندیدانی کە لە سنووری ئەو بازنەیە هەن هەمویان بە تەسەسول ژمارە و ناو لۆگۆکەیان هەیە تا کۆتایی باشە لە کاتێکا کە تۆ دەنگدەرێکی هاوپەیمانی کوردستانی و دەتێ بچی دەنگ بێ بەیەکێک لە کاندیدەکان ئەو ڕێکارانە چییە بیکەیت ینی چۆن دەنگ بدەیت چۆن لە بازنەکە دەرنەچی ینی ئەو شتانێکە هەیە بەڵێ کاک ڕەنج هەندێک ڕێکار هەیە ئەبێ دەنگدەر بە وردی ئاگای لێ بێ بۆ ئەوەی ئەو دەنگە ئەیە بەتاڵ نەبێتەوە بۆ نمونە کاتێک کە فۆرمی دەنگدانەکە وەرەگرێ هەر لە مستەدر ئەوراق ئەوەری ئەگرێ پێویستە جوان سەیری فۆرمەکە بکە نابێ هیچ لەکەیەکی پێوە بێ هیچ بۆ نمونە قەڵەمێک شوختێک نابێ هیچ شتێکی پێوە بێ چکە ئەوە بە تایبەتی لای بارکۆدەکەەوە ئەوە هەڵێوەشێنێتەوە ئەمە یەک دوو لە کاتی دەنگدانە ئەبێ مۆرەکە ئەو بڵین سەری قەڵەمەکان مۆرەکە ڕێک بخاتە ئاستی ئەو چوارگۆشەی کە دانراوە لە ژمارەی کاندیدەکە و نابێت لە دەنگ بە کاندیدێک زیاتر بە بۆ ئەوەی بەتاڵ نەبێتەوە و دەنگ بە هیچ کاندیدێکشنا دیسان هەر بەتاڵە بێتەوە واتە ئەو کەسەی کە ئەچێ بۆ دەنگدان ئەگەر بێوێ دەنگێکی دروست بە ئەبێ ئەو ڕێکارانە بگرێتە بەر جوان سەیری فۆرمەکەی بکات و لە کاتی دەنگدانیشە بە وریاییەوە مۆرەکە دابنێ لە ئاستی ناوی کاندیدەکە ئەگەر هاتوو کێشەیەک لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکەدا ڕوویدا هیچ کارتێکی یەدەگەیت فۆرمێکی یەدەگ هەیە بەڵێ سووتاند ئەوەی تۆی تەبدیل بەڵێ ئەوەی هەموو دەنگدەرێک بۆی هەیە یەک جار وەرەقە بگۆڕێ بۆ یەک جار وەرەقە بگۆڕێ بۆ لە هەر کێشێک بێتە پێشەوە تۆ یەکەم جار کاچی یەکەم فۆرم وەرەگریت دوای پەنجەم وەر و هەموو شتێک بۆتە گۆڕن دیسان هەمان ئەمەلیاکەیتەوەواتە هەمان ئەمەلیاکەی تۆ بارکۆدەکە بەڵێ واتە دوو فۆرم بۆ تێوەریگری ئەگەر یەکەم جار هەر کێشێکی تیا بوو یەک جاری تر لەوە زیاتر ناتوانانی باشە ئەو بەڵگەنامانە چیە کە پێویستە پێمان بێ ینیا پێویستە هەر دەنگدەری بەڵێ بەڵگەنامەی دەنگدەری گشتی لیان بڵین دەنگدەری تایبەت فەرقێکی نییە ئێمە دوو جۆر کارتمان هەیە لەم هەڵبژاردنەیە دەنگی پێیرێتواتە دەنگدەر دوو جۆر کارتی لایە هەندێک بایۆمەتری کردووە کارتی دەنگانەکەی وێنەشی لەسرە هەندێک نەی کردووە وێنەی لەسەر نییە ئەوەی کە وێنەی لەسرە ئەبێ لەگەڵ خۆیان یەکێک لە بەڵگەنامە ڕسمەکانیشی پێ بێ بۆ سلماندنی ئەوەی کە ئەم کەسە خاوەنی ئەم کارتی دەنگ ئەوەی وێنەی لەسرە ئەوەی وێنەی لەسەر نییە ئەبێ دوو ناسنامەی ڕسمی با لەگەڵ خۆیە
اینجاوەکو ئەوەی کە ئەو کارتەی پێ و وێنەی لەسەر نییە دوای دەنگانەکە لێ وەرەگیرێتەوە ئەو کارتە لێ وەرەگیرێتەوە چێتەوە لای کۆمیسیۆن بەڵام ئەوەی کە وێنەکەی لەسەرە وەریەگرێتەوە. دەست خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز شەبێرا سلێمان ڕایشکار لە دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمڕۆ لەگەڵمانە ئامادەبووی. سپاس بۆ زانیاریەکان. سپاس بۆ ئامادەبوون کاک شەمێرە.